ئێمە قسەی خۆمان کردو یەکەم کەسەکان من کە قسەی خۆمان کردو کە پێویستە حکوومەت هێرێمی کوردستان وەبدێک بنێرێتە بەغا بۆی بتوانێت خۆی بگونجێنە لەگەڵ دەچوانێ و یاسای هەروە کار لەسەر تەنیا هەرەوە نیە ئەوەی کە بۆ سێمانە ئەوەی کە گرنگە پرۆژەی بودجەی ساڵی 2021 کە پشتی هێرێمی کوردستان تیا پارێزراوە بەداخۆ تاوەکو ئێستا حکوومەت هێرێمی کوردستانەوە بدەینە ناردۆکەوە جێگەی ڕەخنەیە ئێمە پێمان وا بوو کە لە دوای 24 ساعت حکوومەت هێرێمی کوردستان پێویستە وەبدێک بنێرێتە بەغا بەڵام تاوەکو ئێستا وەبدە نەڕۆیشتووە ئەوە بە دڵنیاییەوە ئەوەی کە لە حکوومەتی بیستین چاوەڕێن ئەو پارەیە لە بەغاوە بێت بۆی موچە دابینکردن بەڵام تاوەکو ئێستا ئەو پارێژ لە بەغاوە بە پێی معلوماتی من بڕیار نەدراوە هەموو علاقات و پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هاوسەرۆکانەوە تاوەکو مەکتەبی سیاسی و تاوەکو گاتە فراکسیۆنەکەشمان هەوڵێەوە بین ئەو علاقات و پەیوەندیانە بەکاربێنین بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوان بگەنە نزیک ببنەوە لە یەکتێگەشتنی باشە بێ بۆی ئەو پشکە بێت و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان پارێزراوە